ئێرە زرێبارە، جوانترین گۆلە ئاوی ڕۆژهەڵاتی کوردستان. ئەم ئاوە بژێوی 35 ماڵبات لە دوو وەرزی پاییز و زستان کە وەرزی ڕاوەماسیە دابین دەکات. ئەم دەریاچەیە کە بە دەریاچەی زرێبار یان زرێوار ناسراوە کەوتۆتە 3 کیلۆمەتری ڕۆژاوای مەریوانی سەر بە پارێزگای سنا لە ڕۆژهەڵاتی کوردستان. درێژایی زرێبار نزیکەی 5 کیلۆمەترە و پانتاییەکەشی 1600 مەترە. سەرچاوی ئاوی ئەم دەریاچەیە کە گەورەترین دەریاچی ئاوی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانە لە ژمارەیەک کانیا و لە بنی دەریاچەکە دابین دەبێ و ئاوی هیچ ڕووبارێک لە هیچ شوێنێکەوە ناڕژێتە ناو زرێبار. ئێمە لە زرێبارە 5 زنجین، زنجێکمان هەیە بە ناو زنجی مادەر. لە 5 زنجەکە ئێمە دەسوور لەوێ وەرەگرین، سەرگوری کاریمان ئاوەتە لەویانە. ئەو دەسوورمان پێیە سەرگوری کاری ساڵانە تەعینەکەین. هەر ساڵێ یەکێ لە ئەفرادی زنجی مادەر بە عنوان سەرگوری کاری تەعینەکەین. ئەو ئەیتر دەسوورمان پێیە پێمان ئەڵێ چ کارێکەین تر بە عنوان فەرماندەی کاریمان. لە زرێبارە 4-5 نوع ماسیاتیە. ماسی کەپور، ماسی کەپور خۆمان پێڵێن پانکە ئەسلاح کوردیەکە. ماسیەکی نوعێتریشیاتیە قاسمە، ئەسلاح فارسەکەی پێڵێن ئامور. نوعێتریشیاتیە پێڵێن سپی، ئیسلاحی فارسیەکەی پێڵێن فیتوفاک. نوعێتریشیاتیە بیکت، بیکت یانی سەرزل ناوێکی ئینگلیسیە. دایخە کارخەنە. قامیشەڵان بووە بە بەشێک لەم دەریاچەیە و تیایدا بەراز و مراوی و مەلی ماسی خۆر دەژین.
6 نەفەرین لێرە جەمعیەتمان 4مان هاین لێرە دوانمان هەمشا لە مەرەخەتیا لە ماڵەوە تا ئەوانێنەوە ئەگەر نۆرەی من بێ نانچیان بۆ دروستەکەم و ڕزاشتیان بۆ ئامادەکەم تا ئەوانێنەوە لە ماڵەوە من بەجێ باوکم هاتووم باوکم چەند ساڵێک لێرا بووە نزیک 20 ساڵێک نەبیمەیەکیان بۆ ڕەتکردۆ نەحیدی سێ خانشین بووە ها لە ماڵەوە منیش بەجێوە هاتووم و کە بتوانم ئینشەڵا جێ ئەو گرمەوە و بتوانم لە تەمەری زرێبار و لە دەرامەتی زرێبار بتوانم زمناڵ بەشە بکەین هەمیشە لە خۆشیان وەڵا ڕۆژانە بکاری ڕۆژانمان ئێمە هەمیشە سەعات و لە ماڵەوەی ڕێیەکەوین لە سەعات نوێژەکەین سەعات و ڕێیەکەوین دوو ئەشێمەکەین وێرە ئیتر ڕۆژانە شەو دوو ڕۆژەمە هاین لێرە شەو ڕۆژێکی های لە ماڵەوە لە مەرەخەسیە ئیتر تۆڕ ئەشۆرین بە شدای ئەخەینەوە تۆڕ ئەوەز ئەەکەین ئەو وەختە قیاق ئەشۆرین ئیتر شوقلەکەی ئێمە ئاوایە ماسیکردنەکەیم ئەو جۆرە شەو دوایە شەو کارەکەین تا سەعات 12 وەک دوایە تا سەعات 1 وە دوایە بە ڕۆژە کارەکەین تا 2 تا 3 وە دوایە تا دەمەوەیان کارەکەین وە دوایە شەو کار نەکەین شەوێکە بای بێ ئێمە ماسیگرمان تەحتیاڵەکارە وە ناکەین لە تۆفانە ئەم ماسیگرانە بە شەو ڕۆژ چەندین کاتژمێر لەسەر ئاو دەمێننەوە و چاویان لە زرێبارە ماسیان پێ ببەخشێ ئێمە چەند نەفەرێک لێرە کارەکەین لە زرێبارە سەیادی من بەجێ باوکم هاتووم 1 ساڵە هاتووم گەورەترین ماسی کە خۆم گرتوێتم 18 کیلۆ بوو بیکتی پێژین کە لەگایی پێڕەندە بە فارسی
ئەم درێبارە لە قەدیمەوە وتویانە شارێ بووە بە ناو شاری فەیلەقوس پاشایەکی زاڵمی بووە دەروێشێک و ژنەکەی هاتوون غەریب بوون هاتوون بۆ ئێرە پاشاکەی فەیلەقوس زاڵم بووە ژنەکەی داگی کردووە لە دەروێشەکە دەچێ بۆ سەر جیا هینێکمان هەیە پێیان قەڵای فەیلەقوس لەوێ سەرە باتە سوژدە و داواکا لە یەزدانی خۆی ئێژێت ئەم پاشا تا حەقم نەسێنی لەم پاشا سەر بەرزۆ ناکەمەوە کە سەر بەرزەکاتەوە ئەم شارە بۆ بە زرێبار و چۆتە ژێر ئاو بەلێ نێمەکە دەکەمی پیاکە دای بڕۆن ئەدەی خدر ناندا دەینانی بندان زۆرجار بەخت یاوەریان نابێ و بەبێ ڕاوکردنی هیچ ماسیەک ماندووبوونیان بەفیڕۆ دەچێت. هەندێ جاریش بە خۆشی و دەستی پڕەوە دەگەڕێنەوە. حەفە گەڕێک لە شار مەریونان لە مەلا بێسارانەوە هەتا داسێران زێرابەکەی ئەو فازڵاوە گەورە کە ئەیبینن یەتە ناو زرێبار لە چ شارێکە لە چ وڵاتێکە لە چه قانونێکە فازڵا و هەژدە گەڕەک ماوەی 58 ساڵەیەتە ناو زرێبار ئەو گەراکە بە زرێبارێتن 350,000 بەچکە ماسی 11 ئاوایی بە شار مەریوانەوە لێیەگرێت ئیسە ئێمە لە ڕۆژە 35 نەفەر 100 کیلو 150 کیلو ماسیمان هەیە 150 کیلو زندگی 35 خانەوات تەمین ناکە ئەسڵەن تەمینیشی نەکردووە ئەلان من ئەو هەفتە بە شایەتی حاڵ خۆتان 125,000
پول هەفتانم بووە ئەشێ 30,000 تمەن ئیمڕۆ بدەم بە نەوت 30,000 دانم بۆ خەرج منزڵ چیە مێنێتەوە بۆ حوسەر خێزان ئەوی درێبەر ئاوێکی شیرینی جیهانیە ئەوڵین ئاوە لە دنیا خۆی سەرچەشمەی هەیە ئەمجار زمانێ بوو ئێمە خۆمان کولەن لە ئاوەکەی ئیسفادەمان نەکرد بۆ خواردن بۆ چای بۆ چایی بەڵام متەسفانەیە مەمە حدودەن 20 ساڵیشە بە بۆنەی ئەوە کە بۆ ناڕێدەبوو ئالوودەگی و فازڵاوێتە ناوی متەسفانە ناتوانانی ئیسفادەی لێکەی حتا ناتوانێت دمچاوی حتا بۆ دموچاویش کەمتر ئیسفادەی لێەکەی ئەم قیزرێبەر قەبلەن 8 میتر بوو بەڵام متەسفانەی سێ بە بۆنەی ئەشخاڵ و فازڵاوەکەیەتە ناوی ئەم قیزرێبار بۆتە لە 6 میتر تا 4 میتر تا 7 میترە ئەو قی زرێبار هەر ئەوەی ماوەتو ئەمجا خۆی کانیاوی زۆر بوو زرێبار 85 دانە کانیاوی بوو متەسفانە بە بۆنەی ئەشخاڵەکە هاتوۆتە ناوی و خەلافکار و ئەمبەر و ئەوبەریەن 3 متر لە جەنگ لە جەن و مەجەن ئەشخاڵیان نەناوی کانیاوەکانی پڕۆ بووە تۆ دەسوانەی مەچەنەکان بەسەراوە کەم ترین لەوانە لەو کانیاوانە بینی 3 میتر لە جەن ها لە ناو بەحرا لەژێر بەحرا ئێمە متەسفانە و دارانەکە شەخێنین بۆ تۆڕەکانمان تا کاتێ دەریێنینەوە 3 میتر ناو لە جەنایە ماسی ئێمە لە ڕۆژانە بە مەوقعێتە ڕۆژ هەیە 200 کیلۆ ڕۆژ هەیە 100 کیلۆ ڕۆژ هەیە 500 کیلۆ ماسیشمان تا 40 کیلۆ گرتووە
ئەم گۆرەوە بازیە کەی سەیەمەیەکەین ئەمە ڕسمی یاسایە قەدیمیە کە دیاتە و دیات لە شارەوە چون بۆ دێ لە دێوە هاتن بۆ شار مەڕوانە بەژێ دەسا قبول نییەوە ئیتر ئەوە لەسەر لارباییانەکەن لەسەر شەک لەسەر بزن لەسەر ئەوەختە خۆراکێکی زۆر ئێمەژی سە سەرقاڵین مامەوە تقریباً چوار کەپرن چاو ناگەڕم چاو بنەوە ئەو نەزلێش بەتەبین ناخۆ تقریباً ئەم چوار کەپێشە ئێمە ژەچین بە میوانی یەکتری ئەوە دەبەدەبێت ئەچین بە میوانی یەکتر هەر شەوێ بۆ کولبەیەکمان ئەچین بۆ کەپرێکمان وەڵا سەرقاڵەکەین بەم گۆرەوە بازیوە بۆچی واشایی ئەمان دەلابێ نام شاری مەتالم یەکە ئەو بڵێک نامیە بۆ ئێمە تایفنان